سڵاوتان لەبێ بەڕێزان. لەگەڵەوەی بڕیارە وەفدێکی حکوومەتی هەرێم بچێتە بەغدا بۆ قسەکردن و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. سەر و کۆماری عراق لە شاری سلێمانی لەگەڵ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆبووەوە بۆ ڕاگۆڕینەوە لەسەر هەمان پرس. بە پێی زانێرەکانیش لە کۆبوونەوەکەدا ئەوەندەی ڕاجیایی هەبووە، ئەوەندە هاوبۆچوونی لەسەر پرسی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا نەبووە. بەڕێزان لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم دارا محەممەد ئەمین ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و بەشداربووی کۆبوونەوەکە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پەیجەکانی NRTەوە پرسیارەکانتان و ڕاو سەرنجەکانتان بە کۆمنت بۆ میوانەکەی من بنووسن. کاک دارا زۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆی دیوی دووەمی هەواڵ. بە شێوەیەکی گشتی کۆبوونەوەکەی ئەمڕۆ چۆن بوو؟ کۆبوونەوە بوو لە پێناو کۆبوونەوەدا وەک پێشتر دەوترا یاخود جیاواز لە کۆبوونەوەکانی تر بۆنی ئومێدی لێ دەکرا؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، لە ڕاستیدا کۆبوونەوەکەی ئەمڕۆ تەنها دوای گەڕانەوەی سەرۆککۆماری عراق بۆ سلێمانی بۆ هەرێمی کوردستان و لە کاتێکا و پشێوی و ئاڵۆزیە هەیە لە نێوان کوردستان و بەغدا، پێی باش بوو کە لەگەڵ پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆ بێتەوە، هەم بۆ سپاسکردنیان کە پشگیری بوون و تاکیدی لەوە کردەوە کە من بە دەنگی ئەم حیزبانە بوومە سەرۆککۆماری عراق و پشتیوانیان لێ کردوم و هەم وەرگرتن و ڕاگۆڕینەوەیەک بوو پێشنیاری ئەم لایەنە سیاسیانە چییە و چی بکەین بۆ چارەسەرکردن و دەرچوو لەم قەیرانەی کە هەیە. دوای گفتوگویەکی تێر و تەسەل لەسەر بابەتەکە بەڕاستی هەمومان هاتینەوە سەر ئەو خاڵەی کە ئەو کێشانەی هەمانە لەگەڵ بەغدا دەتوانین بڵێن گەیشتووەتە ڕێگایەکی نیم چەداخراوە و چارەسەریشی ئاسان نییە و حکوومەتی ئێستای عێراق باشتر نییە لە حکوومەتەکانی ئایندا، چەندە پێدەچێ هەندێک گۆڕانکاری لە حکوومەتەکە لە خودی حکوومەت و هەم لە هەلومەرجی بابەتیش بەسەردا هاتە بێ بەوەی کە ئێستا باڕوودۆخێکی نوێ لە عێراق دەگوزارێ. حکوومەتی پێشووی عێراق بەهێزتر بوو لەبەرەوەی حکمی هەموو ناوچەکانی عێراقیە کرد. حکوومەتی ئێستای عێراق دەتوانین بڵێن نیوەی عێراقی بەدەستەوەیە و یەک لەسەر سێ خاکی عێراق بەدەست گروپی داعشەوەی و هەرێمی کوردستان حکمی خۆی دەکا. بەڵام لەگەڵەوەشدا تێگۆڕانکاری بەسەر هاتووە حکوومەتی عەبادی کە جێگای دڵخۆشی خەڵقی عێراق و دەرەوەی عێراقیش بوو پشتیوانی لێکرا لە سەرەتاوە، بەڵام ئەویش ئامادە نییە داخوازیەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکە و بە تایبەتی گەورەترین کێشە کە ئێستا هەمانە بەڕای من کێشەی بودجەیە، چونکە کێشەکانی تر مادەی 140 بۆ خۆی دەتوانین بڵێن بۆتە ئەمری واقع و پێشمەرگە لە زۆربەی ناوچە کوردستانیەکان هەیە، کەمێک ناوچە ماوە کە من پێم وایە ئەوەش ئەگەر خۆمان نەچینە ناوی و هێزی پێشمەرگە نەچێتە ناوی جارێکتر ئەو ناوچانە ڕێگە نادەن بگەڕێتەوە بەسەر هەرێم، کەوا بێ ئەوەی ماوانە کێشەی بودجەیە، جا بودجەی گشتی و بودجەی پێشمەرگە و دابینکردنی پێویستی و تەقەمەنیە بۆ پێشمەرگە کە تا ئێستا بەغدا ئامادە نییە و هەرێمیشیش هەنگاوی جددی بۆ نەناوە، لەبەرەوەی تا ئێستا وەفدی هەرێم کە دەبوو زۆر زووتر بچوایە تا ئێستا نەڕۆیشتەوە. بەڕاو بۆ چوونی من ئەگەر ئێمە چارەسەری بارودۆخەکەمان لێرە لە هەرێمی کوردستان پێ ناکرێ، دەبوو بە دەرلەوەی زوو بچین ئەنقەرە جارجارێکی بچوونایە بەغدا بۆی بگەین ئەنجامێک کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان کۆتایی پێ بێت. باشە لە کۆبوونەوەکەدا ئەمە باس کرا؟ بەڵێ هەمووانە باس کرا، هەموو لایەک ڕای خۆی وت، گلەی کرا لە حیزبە کوردستانەکان، گلەی کرا لە یەکێتی لە پارتی و باس لەوە کرا کە ڕۆڵی خۆیان وەک پێویست نەبینیوە، گرەی لەوە باس لەوە کرا کە خیتابی کوردی تا ئێستا یەک نییە بەڕاستی وەک پێویست نییە، و باس لەوە کرا کە بە زووی بیر لە چارەسەرە بکرێتەوە بارودۆخەکە ئاڵۆزاوە خەڵکی کوردستان چیتر تەحملی ئەو وەزع ناکە، یان دەبێ بەدیلێکە بێ و ئەگەر بەدیلێک نییە دەبێ هەنگاوی تر بنێن بە دوای چارەسەرێک ترا بگەڕین نەک ئاو بمێنێتەوە. ئەو قسەی ینی کە ئێستا کردەوەی کە لەبەری ئەوەی زوو وەفدێکمان بچێت بۆ ئەنقەرە بچنە بەغدا ڕەنگە زۆرتر بەرۆکی پارتی بگرێ، ینی ئەم قسەیە بۆ پێی ئەو قیادەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ وڵاتی تورکیادا. وەڵام ئێوان چی بوو بۆ وازەحیانی ڕای ئەوان چی بوو لەو لێرە سەرۆکۆمار خۆتان نەزانن سەرۆکۆمار هاتبوو. سەرۆکۆمار لە عێراقا دەسەڵاتەکانی مەحدودە، بەڵام لەبەرەوەی ڕەمزی یەکێتی خاکی عێراق و وڵاتی عێراقا و نوێنەری خەڵکی کوردستانە لەوێ، ئەو ئەرکی ئەوە کە بێ بە دوواداچوونێ بکات، چونکە گەر بێت و چارەسەر نەکرێ ئەو وەحدەتی عێراقی کە لە دەستوری عێراق هاتووە بە خۆی لە مەترسیدایە. ئێمە پێوان وایە لەسەر ئەساسی ئەو پەیوەندی نێوان هەرێم و تورکیا؟ بەڵێ نەخێر، لەسەر ئەساسی ئەوەی کە تا ئێستا حکوومەتی بەغدا هیچ داواکارێکی خەڵکی کوردستان جێبەجێ ناکە و وەزیرانە چوون بۆ مای سێ مانگ چوون، ئەوەش دوای پاشەکشاکەن.
ێ باشە ئێمە ڕاستە پێمان وایە ئەم عێراقی هەیە عێراقێکە بە زۆر دروست کراوە بە یەکەوە لکێنراوە کۆمەڵی خەڵقی ناتەبایە شیعەیەک هاتوۆتە سەر حکم دەڵێ من 1200 ساڵە ئەمەویەکان لە دەسەڵاتی ئەمەویەوە من دەچە سێنرێمەوە حکمی من دەکا قبولم نیە جارێکتر ئەوانە بێنەوە سنیەکان دەڵێن ئێمە 1900 ساڵە خۆمان حاکمین ئێستا شیعە هاتووە حکومان دەکا و کوردیش پێی وایە بە زۆر خراوەتە سەر عێراق کە حقیقەتەکەشی وایە پێکەوە ناگونجێن متمانە نییە بچکە دەسەڵاتدارانی عراقمان لە درێژایی چەندین ساڵی پێشوو بینی کە هەر بۆ ئێمە جگە لە کیمیاباران و ئەنفال و بابەتە شتێکیان پێ نەبوو کەوا نەچینەوە زۆر ئەو ئەمە ئەمەی کە دەیکەین تەنها پینە و پەڕۆیە بەو مانایەی کە ئەم وەزع لەگەڵ عێراقا من پێم وایە تا سەر ناڕوە بەس کە ناڕوە دەبێ ئەم قۆناغە بگوزارێنین سکوتلەندەکان کە بۆیان هەبوو جیا ببنەوە بە پێی یاساکانی نێودەوڵەتی و بە پێی یاسای بەریتانیا و بە تەفاهمی هەردوو لا ڕێکەوت بوون ئەگەر زۆرینەی دەنجی خەڵقی سکوتلەندی دەنگ بدا لە ڕفراندۆمێکا بۆ جیابوونەوە جیا ببنەوە باشە بەڵام بیریان لێ کردەوە بەرژەوەندی ئێستا و ئەم قۆناغا لە بەرژەوەندی سکوتلەندەکان سەر بەخۆ بن بریاریاندا دواخرێ بۆ کاتێکی تر باشەکەواتە با بێنە سەر بەرژەوەندەکانی ئێستای هەرێمی کوردستان ئێوە لە کۆبوونەوەکەتان لەگەڵ سەرۆک کۆماری عێراقدا یعنی بەڕوونی باسیەوەتان کرد کە سەرۆک کۆماری عێراق دەیتوانێت چی بکاونەی کردووە یاخود دەتوانێت چی بکات سەرۆک کۆمار لەم دۆخەدا من پێم وایە مادام سەرۆک کۆماری عێراق نوێنەری خەڵکی کوردستانە چۆتە ئەوێ و سەرۆک کۆماری عێراقەوە کار بێ کار بۆ پاراستنی وحدەتی عێراق بکە بۆ مانایە کارکردنەکەوەیە دەبێت کێشەکانی بەغدا و هەرێم چارەسەرکە پێ ئەکرێ توانیوێتی بکە تا ئێستا نەی کردووە دەبێ دیارەم هەنگاوی هاتنی ئەوەک ڕایگەیان بۆیە هاتووم کە ئەم جارە بۆ چارەسەری ئەو کێشەیە هاتووم ئەوەش بە چی دەکرێت بەڕاستی جارێکتر دەڵم دەبێ بەغدا هەنگاوێک بێتە پێشەوە ئەو پێداگیری کە کردوێتی نەی کاچووکە بارودۆخی بەغداش باش نییە هەرێمی کوردستانیش هەنگاوێک چێتە پێشەوە جارێ لە کوردستان ڕاستە ئێمە گەر باز لە پارتی بکەین کێشەکە پارتی نییە بەتەنیا چونکە خۆ سەرۆکی حکوومەت پارتی جێگرەکەیەکێتیە خۆ لە بەغدا سەرۆک کۆمارێکێتیە دەبێت بۆیە پێم وایە ڕەنگەم قسەی بۆ ئێستا زۆر جیاواز بێ بۆ پێی ئێستا حکوومەتی بن کە فراوان هەیە ینی ئەگەر بەڵام گرفتەکە بێ گرفتەکە هەمووتانەگرێتەوە بەڵام ڕێژەکە جیاواز هەر کەسە بە قەدەر خۆیەوە چەند خاوەنی بڕیارە بۆیە هەموو لایەکتیا بەرپرسیارە بەس بە ڕاژەیە یەکەم ئەم دوو پارتە تا ئێستا بەرپرسیارن لەو بارودۆخی کە هەیە چونکە هەندێک لایەن پێیان وایە ئەوان سەبەبی دوو پردبوونی خطابی سیاسی کوردیشن لە بەغدا یعنی یەکەڵوێز نین ئەوەش خۆی خاڵێکی ترە کە جێگای مەترسیە بەڵام دەکرێت سەرۆک کۆمار فشارێک لە بەغدا بکا بۆی کە هەنگاوێک بێنە پێشەوە تا ئێستا ئامادەرەبوو سلفەیەک بنێرن بەڕاستی کە ئەوە لانی کەم بوو دەبوو سلفەیە بنێرن کە زیاد لە با بڵێن موچەی نزیکەی 2 مانگە کە ئەوەشیان نەناردووە و بە هەمان شێوەش دەبێت لەگەڵ ئێمەش لە هەرێمی کوردستان ئەگەر پێمان وایە ناتوانین دەوڵەتی کوردی ڕاگەیەنین ئەمڕۆ و ناتوانین ئەو نەوتەی کە دەفرۆشرێ لە هەرێمی کوردستان پێداویستەکانی خەڵک دابین ناکە و بارودۆخەکەش ئاڵۆزە ڕوبەڕووی شەڕێک بووینەوە پێداویستی ناو خۆمان هەیە قەیرانێکی ئابرووی ڕوبەڕووی خەڵک کوردستان بۆتەوە ئەگەر ئەمەشیان وایە پێمان چارەسەر ناکرێت دەکرێت بە شێوەیەکی کاتیش بێ لەگەڵ بەغدا پێک بین و لە کێشەکەشمان لەسەر کۆنتترۆلی نەوتە بەدەست چێ بێ و دەستوری هەندێک خاڵی تایە بەڕاستی ئەگەر بەشێکی ڕوون بێ بەشێکی غامز ڕوون نەکراوەوە دەکرێت ئەوە یەکلاکرێتەوە سەرۆک کۆمار دەبێت کار بکە بەغدا و هەولێر بەیەک بگەێنێ من پێم وایە ئەمە کاری ئەم ئەرکەتان پێسپارت ئەمڕۆ باش خۆشی بۆ هاتبوو باشە بەڵێ بەڕێزان دیارە وەکو ئاماژەم پێکرد دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پێیجی نارتیەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ میوانەکەم بنێرن فەرمان فایق دەپرسێت کاکدارە دەڵێ ئەگەر بودجە نەهات پێویستە هەموو لایەنە بەشداربووەکانی حکوومەتی عێراقی بگەڕێنەوە بۆ کوردستان ئەمە ڕای ئەو هاوڵاتیە و دەمەوێت ڕای تۆ بزانم بەڵام بڕیارێکی لەو جۆرە درا ئەمڕۆ ینی تەوقیتێک کاتێک دابنرێ بۆ شانەوەی باس لەوە نەکرا بەڵام لە کۆبوونەوەی با بڵێن لوتکەی هەر 5 پارتە سیاسیەکە بڕیار لەوە درراوە ئەمانە بۆ ماوەی 3 مانگ بڕۆن و 3 مانگیش کاتێکی زۆر نییە دەتوانین بڵێن بەشێکی ڕۆیشتووە وەنیەک لەسەر 3 ڕۆژتۆ مانگێکی ڕۆیشتۆ بۆیە بڕیاری 3 مانگ درراوە بزانین بەو 3 مانگە چی دەکرێت بەڵام بن جارێکی تری ژەڵێم ئێمە بۆچیمانە ئێمە سەرۆک کۆمارێک کە لەوەیە ئێمە نردومانە بوو تا لە عێراقا بژین و شەریک بین شەراکەتمەی حەقیقیمان هەبێ با سەرۆک کۆماری ئێمە بێ با وەزارەتمان هەبێ با هەچەند پێگەی ئێمە لە جاران بێسترە جاران وەزارەت پلەی زۆرترمان هەبوو لە بەغدا دەسەڵاتی زۆرترمان هەبوو شەریک بووین ئەم جارە پێشەوەی ئێمە بچین لە بەغدا حکوومەتەکە دروست بوو شیعە و سوننە بەیەکەوە حکوومەتیان دروست کرد حکوومەتی شیعە لە ترسی داعش کۆمەڵێک نزیکەی 10 وەزارەتی دا بە سوننەکان
جێگری سەرۆکوەزیران و جێگری سەرۆک کۆمار و خێران نزیکەی 10 و هەر هەمووی بەحساب بۆی کۆنتترۆلی داعش بکرێبەوە بەڵام کە نەشکرا کورد دوایی چوو بەشدار بووین شەریک نین هەر ئاوا چۆن دەڵێ من وام دێتە بەرچاو بەڵام ئێستا شەروایە و من پێم وایە جا هەموو پۆستانی کورد لە بەغداوەری گرتووە دەبێت چاوەڕێبین لە ناوی ئەم 3 مانگە ئەگەر بەغدا هەر ئاوا بڕوانێت ئێمە ئامادە نەبێ هیچ هاوکارێکمان بکەوت تەنانەت خەڵکەکەی ئێمە کە دەچێتە بەغدا لە سەیتەریەکانی هەنایان دەکەن و ڕێگان پێنادەن بچێ ئیتر کاوە ئێمە پەیوەندیمان چی بەس باشە ینی هاوکارێگانەدا ڕەنگە زیاتر ئیشی کورد بێکە ئەوەی مافێتی و ئەوەی حەقی خۆیەتی بیسێنێ نەگەوەی چاوەڕێ بەغدا گەرێمە هاوڵاتی عراقی وی پرسیارەکەم تەواو بڵێم ینی ئێمە سەرۆک کۆمارمان هەیە لە پاڵەوەدا یعنی جێگری سەرۆک وەزیرانمان هەیە گرنگترین وەزارەت کە وەزارەتی دارایی ئێستا پەیوەستە بە گرنگترین مەسلەی کێشەی نێوان هەرێم و بەغداوە وەزارەتی دارایی لە لای کوردە ینی بۆ نەیانتوانیوە ئەم کێشانەیە گلا بکەنەوە یاخود ئاسانتر کێشەکان بێنە سەر مێزی گفتوگۆ من پێم وایە کێشەکان سیاسین بە قەدەرەوەی ئەو کێشە ئیداری و فەنیانە بن وەزیری دارایی بری هەر کورد نەبووە ناتوانێت کێشێک چارەسەر لە بەرامبەر چیە ئێوە وەکو 5 لایەنەکە بڕیارتان ناکە بۆ ماوەی 3 مانگ ئەم وەزیرانە بچن بۆ بەشدار بن لە حکوومەتی عراقی پێشوەخت بڕیاری دابوو بە ئاگاداری نەتەوەی گرتوەکان و حکوومەتی ئەمریکیش کە ئەو ئامادەیە ئەو کێشانە چارەسەر بکە و نێتپاکی خۆی پیشانەدا و ئامادەیە پێشتر بەشێک لەو ئەو کاتە پێشەوەی ئەو بڕیارەش بەندەتانزانی کە حکوومەتی عراق نایەتە پێشەوە بۆ چارەسەرکردن من پێم وانییە گە قیادەی سیاسی کوردیەوەی زانی بێ خۆ خەڵەتاندنە نا بەڵام ئێستا کە ئەوەی دەبینین ئەمەیە کە حکوومەتی بەغدا لەم بارودۆخەشە ئامادە نییە کە ئامادە نییە وەکو پێم وتی هیچ هاوکاریەک بکات تەنانەت ئێمە ڕوبەڕووی داعش بووینەوە پێویست بۆ حکوومەتی عراقی هاوکاری هێزی پێشبەرگە بکە هیچ جۆرە هاوکاریەک نە بە بوچە و بودجە نە بە لۆجستیک بە هیچ شێوەیەک نەیکردووە باشە ئەمە مانایەوەیە حکوومەتی عراقی لە چ کاتێک هاوکاری ئێماکە و تەنانەت ڕێگر بوو ئەو هاوکاری نێودەوڵەتیانەی دێن بۆ کوردستانیش دەیگوت دەبێت بێنە بەغدا بەس دوچارەوە قۆناغشمان بڕی ئێستا یەکسەر دێتا کوردستان دەوێت دەبێت لە بەغداوە بێن کەوا بێ حکوومەتی بەغدا ئامادەیتیانە کە حکوومەتی بەغدا ئامادەیتیانە ئێمە دەبێت خاوەنی هەڵوێستی خۆمان بین من پێم وایە کەس دەبێت دیفاع لە بەرژەوەندەکانی خۆی بکە بەرژەوەندەکانی بەغدا ئەوەیە کردوێتی پارە بۆ بەسرا هەیە بەس بۆ سلێمانی نییە بۆ عمارە هەیە بۆ هەولێر نییە ئەمە کارە ساتەکەیە بەڵام ئێمە دەبێت بڕیارێک بدەین تاکەی ئەگەر بەغدا هیچ جێبەجێ نەکا ئێمە ئەم بەرپرسانە ئێمە لەوێ بن و هەر ڕەمزی وحدەتی عراق بوو بۆ چیمانەوە عێراق عراقێک لەسەر خوێنی ئێمە دروستکراوە و ناشمانەوە مبارەکی خۆیان بێ تاکەی ئەم وەزیرانەی ئێمە لەوێ کاریان چی بێ من پێم وایە بەرحاڵ بڕیارمان داوە 3 مانگ ئەو 3 مانگە چاوەڕێ بکەین و چاوەڕێ وەفدەش بکەین کە لە هەولێرەوە دەچێتە بەغدا و نەتیجەی گفتوگەکانیش دەبیستینەوە و هیواداریشم بگەین ئەنجامێک بەس من گەشتبین نیم لەبەرەوەی ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی هەر ئەمڕۆژ لە کۆبوونەوەکەدا باستان لەوە کردووە کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا گەیشتۆتە بنبەست من پێم وایە بۆچی ئامادەن گفتوگۆی لەسەر بکەن مادەم گەیشتۆتە بۆ مانایە پەیامەکەتان چی بوو ڕاستە ئەگەر ئێمە پێمان وایە گەیشتۆتە بنبەست یعنی گەشتبین نین بەوەی کە ئاوا کێشەکان چارەسەر بکرێت بەو نەفەسەی کە هەیە لە هەردوولاوە بەڵام لە سیاسەتا مستحیلات نییە سیاست فەنی ممکناتە دەکرێت بگەینە نەتیجە چێ دەگوت ئەمریکا دێ هاوکاری کۆبانیەکە چێ دەگوت ئەڵمانیا لە دوای جەنگی جیهانی دووەم هاوکاری کەسی نەکردووە چەک دەنێرێ بۆ هەولێر لەبەرەوە نا لە سیاست هەموو شتێک واری دەبەست دەبێت چاوەڕێ بکەین چونکە هەلومەرجی دەرەچیش دەوری هەیە ئەم هەندێک فاکتەری دەرەچی هەیە کاریگەری لە سەوەزعی سیاسی عێراق هەیە بەداخەوە دەیڵێم ئەوەندەی بڕیارەکانی ئەم وڵاتە لە دەوڵەتانی دراوسێ و دەوروبەرەوە دێن ئەوەندە لە ناو خۆمانەوە نییە خەریکی ئێمە ئیرادەی خۆمان لەدەست دەدەین هەرێمیش عراقیش من بە هەرێمیش عراقیش دەڵێم بۆیە دەبێ ئێمە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان زۆر بە زووی دابنیشین بیر لەو بکەینەوە وا 3 مانگەکە کۆتایی هات بە دیلمان چییە وەنیە هەردەکشێنەوە کۆتایی تەواو ئایا وڵاتانی دنیامان لێ قبوڵ دەکەن ئایا خۆمان دەتوانین ئەوەی دارەی خۆ بەس باشە تا چەند ینی هەرێم توانیوێتی یاخود سەرکردایەتی سیاسی کورد بە دیاریکراوی توانیوێتی ڕۆڵی وڵاتان لە عێراقدا کە بۆ خۆتان ینی وەکو سیاسەکان بەرداوام و اعترافە دەکەن کە عێراق دەستی وڵاتانی دەرەکی تێدایە تا چەند سەرکردایەتی سیاسی کورد توانیوێتی ئەم دەستێوەردانی وڵاتانی دەرەکی ئیستیغلال بکە لە بەرژەوەندی خۆی بۆ نمونە لە کێشەیەکی ئەوهادا لە بەرژەوەندی خۆی تەواوی بکە نەخۆبێ گومان ئێمە هەمومان شەڕی بەرژەوەندەکان دەکەین ئەو وڵاتانش کە دەست لێوەرەوە دەدەن بەرژەوەندی خۆیان هەیە ئێمەش لەگەڵ ئەوەین دەبێت ئیستیغلالی بەرژەوەندی خۆمان بکەین
و دەبێ مەش بمانەوێ من لەگەڵەوەم دۆستایەتی لەگە وڵاتانی دراوسێ بکەین ئێمە ناتوانین نە سیاست بکەین نە دەوڵەت دروستکەین نە سەربەخۆ بین نە هەرێم بین ئەگەر لەگەڵ دۆستەکان و دراوسەکانمان باش نەبین و دراوسەکانیش بۆ ئێمە گرنگترن سویدی اعترافی بە فەڵەستین کردەوە بەس بە چیەکە ئیسرائیلەکان هەر قەت عامیان بکەن ئێمە گرنگمان دراوسەکانە بەس نەمانتوانی و من پێم وایە لەگەڵ دراوسەکانیشە باشە دەمانتوانی ئێمە لەگەڵ دراوسەکانمان دۆستایەتێکی وا دروستکەین ئەوان فشار لە بەغدا بکەن کە ئامادە بن بودجێ هەرێم بنێرن بەس پێم وایە لەەوە شات سەرکەوتو نەبووین نەمانتوانی و کارە بکەین لە ناو خۆشمانە خیتابی سیاسی یەکگرتومان نییە بەومانایی هەمومان بەیەکەوە هەستەکەم یعنی ڕای جیاوازەیەکە ئەوەش خۆجێی مەترسیە بۆیە دەبێ وەکوتم سێ مانگمان لە بەردەمدایە لێک کاتا کار لەسەر بەغدا بکرێ و گفتوگۆ بکرێ و هەم لێرەش بە دیلێک ئامادە بکرێت کە لەگەڵ بەغدا نەگەشتینە نتیجە و هەم لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی ئەو ڕۆژەیە ئەمە بڕیاری بەشداری حکوومەتمان داوە نوێنەری نەتەوەی گرتوەکان و نوێنەرێکی باڵای حکوومەتی ئەمریکی لە کۆبوونەوەکان بووە کە ئەوان توانە ئێمە زەمانەتیەوە دەکەین ئێوە بگەڕێنەوە بەغدا و کێشەکان چارەسەر دەبێت دەبێ بزانین ئەوانی چۆن زەمانەتیان کردووە و چۆن ئامادەن ئەو کێشانە چارەسەرکەن کە تا ئێستا ماوەتەوە و خەڵکیش لەژێر فشاردایە وەکو تاک وەکو کۆمپانیەکان وەکو کۆمەلگا بەگشتی بەڕاستی من پێم وایە دەبێ بیر لە چارەسەرێک بکرێتەوە دەنا فشارێکی زۆر لەسەر خەڵکێ باشە بەڵێ بەڕێزان دیسانەوەکو ئاماژەم پێکرێەوە دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیار و کۆمنت و قسەی خۆتانەوەی لەسەر بابەتە ڕۆژایەنەکان هەتانە لە ڕێگەی بەرنمەکانی NRT و بە تایبەت لە ڕێگەی بەرنمەی دیوی دووەمی هەواڵەوە بە کۆمنت لە پیجی NRT لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێمەی بنووسن عومەر کەریم دەڵێت ئەگەر عێراق بودجێی هەرێمی نەنارد هەڵوێستان چی دەبێت ئەمڕۆ ئەو بابەتە قسەی لەسەر کراوە هەروەها فایق ڕەحیم دەڵێت ئەم هەموو کۆبوونەوانە بۆ چییە هەز ناکەن کات کوشتنە و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمدانە نێمە کێشەیەکمانەیە لەگەڵ بەغدا دەبێت چارەسەری بکەین ئەم کێشەیەش بە کۆبوونەوەکان دەکرێت من لەگەڵ ئەوم کۆبوونەوەی چڕوپڕ بکرێ و پلانێکیش دابنین و پلانی هاوبەشیشمان هەبێ و دەرەنجام دەبێ بچینە بەغدا و لەوانەیە زنجیرەیە کۆبوونەوەشی بێ بەس بەڕاو بۆ چوونی من کاتەکە زۆر درەنگە و دەبێت بە زووترین کادەمەفدە بڕواوە دەبوو زووتریش بڕۆشتایە وەک سەرەتا باسم کرد ئەگەر ئێمە چاوەڕوانی چارەسەر بێ بەس جارێکتر لێرەوە گەشت بینیم بەغدا نەک داواکاریە کۆمەڵێک داواکاری لە هەرێمی کوردستان هەیە دەڵێت دەبێت کۆنتترۆلی نەوت لە ژێر دەستی بەغدا بێت دەبێت لە ڕێی سۆمەوە بفرۆشرێ و بەغدا دەڵێت دەبێت ئەو پارانەی پێشتر ئەو بەڵێنەی پێشتر داوتانە ڕۆژی ئەوەندە 1000 بەرمیل پارەکانمان بۆ بگەڕێنەوە دیارەوە لە بودجێ دەگەڕێتەوە کە نایان ناردووە کۆمەڵێک داواکاری هەیە کە من پێم وایە وەفدی هەرێمیش باسانی ناچێتە ژێرباری ئەو هەموو داواکاریانە چونکە دەزانی بۆچی چونکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان من لەم سیاستە تا ڕادێک سەرکەوتوو بە لە هەندێک لایەنی شا پێم وایە شکستی خواردووە بەڵام تا ڕادێکیا سەرکەوتوو بە بۆی کە ویستێتی سربەخۆ یەکمان هەبێ لە ئابووری و پشت بە خۆمان ببەستین و لە کوردستانە نەوت بەرهەم بێنین و بنێردرێتە دەرەوە و بۆری بەسرێ ڕۆژگارێک بڕگان بۆش نەدا و بش فرۆشرێ ئەمە کۆمەڵە قۆناغی زۆر گەورەمان بڕیوە بەڵام تا ئێستا لە ئاست پێداویستەکانی خەڵک نییە خەڵک بەڵێنی پێدراوە بەرپرسانی نەوت لە هەرێمە دوای دوو مانگی تر کێشەکە چارەسەر دەبێ و دوو مانگەکە تەواو بوو ئێستا چارەسەر نەبوو ئێستاش پێیانڵێن دوو مانگی تر ئەم هەموو تەسویفە لە بەرژەوەندی خەڵکانیە بەڕاستی و خەڵک پێم وایە ئەو فشارێکی زۆر گەورەی ڕۆژ بە ڕۆژ بارەکە قورستر دەبێ بۆیە دەبێت بەرپرسانی هەرێم کاتێک بڕیار دەدەن ئاگان لە خەڵکی فەقیر و هەژار بێ و ئاگان لە ڕەوش و ژیانی خەڵکیش بێ بە کۆمەڵی ئیسلامیشەوە بە کۆمەڵی ئیسلامیشەوە ئێمەش بە قەدەر ئەوەی خۆمان کە لە حکوومەتین ئێمە پێمان وایە بڕیارێکمان داوە تا سێمان بزانین بەغدا چ دەکا گەرەوە نەکا بەڕاستی دەبێت پێدابچینەوە بە سیاسەتی خۆمان و وەکوتمان بە دیلێک دیاری بکەین بۆ ئەوەی کە بزانین ئێمە چی ئەکەین بەڵام ئێستاشی لەگەڵ بێ حکوومەتی هەرێم بە بۆچوونی من ئەمەیان دەتوانرێت لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەین و لە حەلێکی وەسەتیش پێک بین بەوەی کە دەکرێت ئەمە بۆ ماوەیەک نەوتەکەی هەرێمە لە ڕێگای تورکیاوە دەڕوا قوفڵەکەی لای خۆمانە ئەمنیەت و پاراستنیی لەژێر دەستی هەرێمدایە بە سۆمۆ ئەم نەوتە بفرۆشێ کاتێک ئەم نەوتە دەفرۆشێ ئەو واریداتی لە بەغداوە بۆ ئێمە دە زیاترە لە نەوتەی خۆمان دەیفرۆشین دەکرێت ئەمە بۆ ماوەی 6 مانگ بزانین حکوومەتی عێراقی هەموو ئەو التیزاماتانە جێبەجێیەکە کە بەڵێنی بێمەداوە لە ماوەی ئەو 6 مانگە ژێرخانی ئابووری خۆمان بەهێز دەکەین ڕێژەی دەرهێنانی نەوتەکە زیاتر دەکەین
و هەندێک کێشەی ناخۆشمانەیە چارەسەری وەکو پلانێک وەکو پلانێک باش. چونکە من پێم وایە پلانی استراتیژی و حەلی استراتیژی و کۆنکرێتی بۆ عێراقی ئەمڕۆ نییە. عێراقی ئەمڕۆ بەرەو هەڵۆشانەوە دەچێت و دروستبوونی داعشیش من پێم وایە گۆڕینی خەریتەی ناوچەکەی شتێکی تر نییە. یادداریشم دەرەنجام لە بەرژەوەندی کورد کۆتایی پێ بێ. باشە من چەند کۆمنتێکت بۆ دەخوێنمەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە هەر وەکو درێژکراوی و کۆمنتی پێشووتر کە باسی لەوە کرد بۆ ئەم کۆبوونەوانە هەمووی کات کوشتنە و پێی وایە ینی کە لە بەرژەوەندی خەڵکێرەمی کوردستانانی ڕێوین گەرمیانی شارێکی پەشێوی داناوە دەڵێ تا پرتەقاڵ و مۆزوو سێومابن کۆبوونەوەکان قەت تەواو نابن. هیوادارم وەڵامی بیتەوە بزانین وایە ینی کۆ دەبنەوە بەس بۆ خواردنی میوە. هەروەها ئەحمەد یاسین دەڵێ تاکەی چاوەڕوانی بودجە بکەین. قسە لەسەرم بابەتە کرا ئەمڕۆ شاڵا و بوێرەی دەڵێ سەرۆک کۆمار سەرۆکی هەموو عێراق بەڵام هی کورد نییە. من نابینم هیچی بۆ کورد کردبێ هۆکاری ئەمە چێت و خۆ داماژەت بۆ کرد کە بە دەنگی ئێوە تەنانەت سوپاسی کردوون کە ئەو بۆتە سەرۆک کۆمار و ئەم ڕۆژ لە نزیکەوە لەگەڵی دانیشتوون ئەو قسەی ئەو کەسەدەی کات وایە. با لە پرسیاری کۆتاییەوە دەست پێ بکەم. من سەرۆک کۆماری عێراق و ئستحقاقی کوردە و بەشی کوردەوە بە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان لەوێ ئەوە هیچ بەڵام ئایا ڕاستە بەڵام ئایا ئەم سەرۆک کۆمارە تا ئێستا توانیوێتی من پێم وایە ئەمە قۆناغی سەرەتایە دەکرێت بڵێن حکوومەتەکە تازە دروست بۆ وەزیرەکانمان تازە ڕۆشتن دەست بەکار بوون بەڵام دەبێت فرسەتێکی سێ مانگیش بدەینە ئەم سەرۆک کۆمارە ئەگەر لە ماوەی سێ مانگە توانی کارێک بکاکە لە بەرژەوەندی خەڵکی عراقیش بێت کۆ پێم وایە گەر ئەم کێشەی کورد و بەغدا هەلکات لە بەرژەوەندی خەڵکی عراقیان وا دەڵێن باش ئەوە سەرۆک کۆمار توانیوێتی کارەکانی خۆی بکەین بۆیە دەڵم هێشتا زووە ئەوەی ئەمڕۆ کردوێتی ئەمە هەنگاوێک بوو ئەمە هەنگاوێکە هێشتا زووە حکم بدرێ بەسەرەوەی سەرۆک کۆمار ئیشەکە بۆ کورد یان نیکە ئەوە دوو کۆبوونەوە دەبێ بکرێ ئێمە ئەم کۆبوونەوەی خواستی ئەمە حیزبەکان نەبووە سەرۆک کۆمار بانکێشتی کردوین گفتوگۆ بکەین ڕاگۆڕینەوە بکەین من پێم وایە ئەمە شتێکی زۆر ئاسایە ئەم کۆبوونەوانە بکرێ بەس جارێکتر ئەڵێم ئێمەش وەکو هەموو ئەو کاکانەی پرسیارەکەین بە پەنەین لەوەی زوو چارەسەر بکرین ئێمەش بەشێکین لەم هەرێمە معاناتی ئەو خەڵکە بەشێکە لە معاناتی ئێمە بەدەر لەو معاناتانە ئێمە بجێ حیزبەکانیشمان بڕاوە لەبەرەوەی کە موچەی خەڵک نییە بجێ حیزبیش نەماوە لەبەرەوەی ئەمە هەمومان بە پەلەین بەوەی کە ئەم قەیرانەی هەرێمی وەگەڵ هاوڵاتی پرسی بوو هیچ قسەیە کرا لەسەر مەسەلەی ناردنی بەشە بودجەوە هەموو بابەتەکە ئەوە بوو چی بکەین لەگەڵ بەغدا و بارودۆخەکە ئێستا ئاڵۆزە و چۆن چارەسەرێک بدۆزینەوە و ئەم وەفدا بچێتە بەغدا چی بکە باس لەوە کرا کە سەرۆک کۆمار باسی لەوە کردووە لە کەمترین ماوەدا بەشە بودجەی ڕاگیراوی هەرێم دەنێردرێتەوە نەخێت ئەو باز نەکرێت بە سەرۆک کۆماروتی من هەموو هەوڵێکی خۆم دەدەم و هەوڵیشمان داوە لەگەڵ ئەمریکیەکانیش و لەگەڵ حکوومەتی عراقی قسەم کردووە کە ئەم کێشەیە زوو چارەسەر بکرێ بەس دیارە ئەوان چاوەڕێی وەفدی هەرێ من بڕوا بۆ ئەوەی چارەسەر بکرێ و سەرۆک کۆمار پێی وا بوو ئەگەر وەفدی هەرێم بچێتە بەغدا کێشەکان چارەسەر دەبن ئەوە ڕاستە و بەشی زۆری کۆبوونەوەکەمان باز لەو حاڵەتە بووە کە چی بکرێ و زۆر تاکید لەوە کراوە ڕۆڵی سەرۆک کۆمار لە بەغدا چییە و ئایا ئەم عێراقی کە ئێستا هەیە چی بۆ کورد پێ و ئێمە تا چەند دەتوانین ڕۆڵمان هەبێ ئایا ئێمە شەریکین یا شەریک نین و چەند بڕیار دەدەین عێراقێک ئێستا شاری لەسەر و لەژێر لە شەڕاژی ئامادە نەبێکی بەڵێ زۆر سپاس بۆ دارا محەممەد ئەمین ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەروەها بەشداربووی کۆبوونەوەکەی ئەمڕۆی لایەنەکان لەگەڵ سەرۆک کۆماری عێراقدا سپاس دەکەم کە ئامادەی دیوی دومی هەواڵ بووی ئازیزانی ناوتی زۆر سپاس بۆ پرسیار و کۆمنتەکانیەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بوو.